کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمان بۆ بەرکەوتەی فراکسیۆنەکان لە سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکان لە کاتێکدایە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دووەم فراکسیۆنی نێو پەرلەمانە بەشداری کۆبوونەوەکەی نەکردووە. یەکێتی فاکتەرێکی زۆر گرنگە، یەکێتی عاملێکی ئەساسە لەناو پرۆسەی سیاسی هەرێم، پێویستە یەکێتی بەشدار بی و پێویستە پارتیش ئیتیفاق لەگە یەکێتی بکە، چونکە ئەم دوو لایەنە ئەم دوو پارتە ئەم دوو حزبە گرنگن لە پرۆسەی سیاسی هەرێم بەبێ یەکێتی کەم کوڕی پێوە دیارە یەکێتی هێزێکی گەورە لەناو پەرلەمان. باگوێرەی بەرکەوتەی فراکسیۆنەکان لە سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکان فراکسیۆنی پارتی 19 نوێنەری لەو سێ پۆستە دەبێت و فراکسیۆنی یەکێتی 8 نوێنەر و گۆڕان 5 و کۆمەڵ 3 و پۆستەکانی دیکەش بەسەر فراکسیۆنەکانی دیکەی ناوی پەرلەمان دابەشکراوە. پارتی و سۆشیالیست 19 ئەندامی بەرەکەوێت لە سەرۆکایەتیەکان و یەکێتی نیشتیمانی 8 گۆڕان 5 نەوەی نوێ 3 کۆمەڵ 3 یەکگرتوو 2 کلد و سریان و ئاشور و ئەرمەن 3 تورکمان 2 ئازادی هیچی بەرنەکەو. فراکسیۆنە یەکگرتوو ئیسلامی کوردستان سەرۆک لجنەیەک بوو گەل جێگیرێکی گەل بڕیاردەرێکی و شویژی پتر بوو لجهێ داخی بۆ ئەڤریکا دەمەم چوونەت کۆمبوونێدا مەدید هەندێک پێکهاتەی دیتر هەندێک پێکهاتەی دیتر و پترش دوسێ فراکسیۆنە خوکردبوونە ئێک دەستکەفتیت وانە وەک سەرۆکاتیە لیجانە پتر بوونەش لیستە یەکگرتووی ئیسلامی کوردستان. سەرۆکایەتی پەرلەمان دەرفەتی داوە بە فراکسیۆنەکان کە تا ڕۆژی یەکشەم کۆبوونەوە لە نێوخۆیان نابکەن چەنەکرێ بە تەوافق و بە ڕێکەوتن و بە سازان بگەنە نەتیجە بۆ دابشکردنی ئەو دەستانە. گەر نەگەینە ڕێکەوتنەوە سەرۆکایەتی پەرلەمانە بانگشتی لێژنەکان دەکات و ئەندامانی دیاریکراوە بۆ لێژنەکان کۆبوونەوەی خۆیان دەکەن مادەی پەیڕەوی زۆر بەڕوونی دەڵێ بە شێوازی هەڵبژاردن بە هەڵبژاردننی ئاشکرا متمانە بە سەرۆک و جێگر و بڕیاردەر دەدرێتە. باگوێرەی پەیڕەوانوەیەکەی پەرلەمان دەبێت لە ماوەی یەک هەفتەدا سەرۆکی فراکسیۆنەکان لەسەر سەرۆکایەتی و جێگر و بڕیاردەری لیژنەکان کۆ ببنەوە و ڕێک بکەون تاوەکو لیژنەکان دەست بەکاری خۆیان بکەن. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.